کۆمەڵی دادگەری کوردستان پەیامی پێغەمبەران و ئیسلامی کردۆتە بەرنامەی کاری و هێندەی لە توانایدا بووە بە بەرنامە و پرۆژەکانی خزمەتی هاوڵاتیانی کردووە. هەمیشە دژی زوڵم و ستەم و نادادی وەستاوەتەوە. هەمومان هاوکار بین ئینشاڵڵا بە پشتیوانی خوای گەورە بتوانین ڕاهەنگرین. شیلان عەبدوڵڵا کاندیدی ژمارەدەی لیستی 147 کۆمەڵی دادگەری لە بازنەی هەولێر دەڵێت بۆ ئەوەی زوڵم و ستەم و چەوسانەوە کۆتایی پێبێت دەنگ بە کۆمەڵ بدەن. هاوڵاتیانی هەرێمی کوردستان ئەو دەنگ دەرە بەڕێزانیکەوە ئەم دەنگدانەمان لە پێشە بێنە پێشێ بە یەک دەنگ هەموو دەنگ بدەنە لیستی کۆمەڵی دادگەری 147 هەتاکو بتوانین کاری باشتر و شتی باشتر بۆ کۆمەڵگەکەمان بکەین هەتاکو بتوانین بڵین ڕایان دەگرین دەیان وەستێنین لێرەدا چونکە بەڕاستی ئەم میلەتەی ئێمە زۆر چەوساوەیە چەند ساڵە بە هیچ شێوەیەک نەیتوانیوە چۆن ئەڵی لەم بەربوومەی ئەم میلەتە ئەم کوردستانە بخوا کە تاک بە تاکی ئەم کۆمەڵەیە ئەم کۆمەڵگەی ئەتوانین بڵێ لەم خاکی هەرێمی کوردستانەدا بەشی هەیە چ لە سەرزەوی چ لە شێرزەوی بەڕاستی حکوومەتی ئێمە نەیتوانیوە هاوڵاتیانی خۆی وەکو پێویست بژیانێ وەکو پێویست بتوانن ژیانی خۆیان بەڕێ بکەن. پەرلەمانی کوردستان ئەم جارێ پەرلەمانێکی دیکە دەبێ حزبێک ناتوانێتن نیسابی قانونی بێنێتن بتوانێت بەتەنها حکومەت دروست کاتن و زەروریشە گۆڕانکاری بکرێتن بۆی کە ئەو گۆڕانکاریە حزبەکان چاو بە خۆیان دابژێڕنەوە بۆ ئەو حزبەی کە دەچێتە سەر کورسی دەسەڵاتەکانی قۆرغ نەکا و سەرۆت و سامان قۆرغ نەکا ببێتە خزمەتکاری خەڵک. دەنگدەرانی کۆمەڵی دادگەری لە ئیدارەی سۆران بە ئومێدەوە دەڕواننا لیستی 147 کۆمەڵ و دەڵێن بە دەنگەکانمان ئەم دەسەڵاتە خۆسەپێنە ڕادەگرین. لەبەر ئەوەی زەرورە دەنگ بە کۆمەڵی دادگەری بدرێ ئەوانە بۆ 32 ساڵ دەچێت ئەوانە گەندەڵی و قوتی خەڵکیان خواردووە خەڵک دەربەدەر بووە لە شوێنی خۆی خەڵک گەنجانمان سەری خۆی هەرگە بۆ هەندەران هەبە لە سایە ئەو دەسەڵاتە گەندەلە و دز و ناپاکەیە دین و ژیانی خەڵکیان سەریان لە خەرکی شێواندووە بە هەموو شێوەیەک. چونکە چەند ساڵێکە ئەو ماوە دوور و درێژێ ئەو خەڵکە چەوساندرایتەوە جە وەکو مەحاش و وەکو حەق و مافەکانیان لێ زەوت کراوە دەمانەوێت ڕایان بگرین و ئەو ملەتە سەر بکەوێت ئیشەڵە زارێشکە. ساڵانێکە جووت حیزبی دەسەڵات لە هەرێمی کوردستان خێروبەری ئەم وڵاتە دەبەن و چینایەتی و قڕی و پڕیان خستۆتە کوردستانەوە. بۆیە لە هەڵبژاردننی بیسیدا کاتی ئەوەیە هاوڵاتیانی کوردستان تۆڵەی خۆیان لەو دەسەڵاتە بکەنەوە. ئازادۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام سۆران.